دکتۆر ڕێبین عوسمان ڕەسام لەگەڵا کە پسپۆڕی نەخۆشیەکانی دەم و ددان و جوانکاریدانە. دکتۆر بەخێر بێت و با یەکسەر بۆ پرسیارە دەست پێ بکەم چۆن کارچینە کلینیکێکی پزیشکی دانەوە بزین ئەو کلینیکە پاکژە و لە ڕووی تەندروستی و زیانمان پێناگەێنێ نابێتەوەی گواستنەوەی ڤایرۆسی نەخۆشی لە دواترا. زۆر سپاس دکتۆر هاوات، سپاس خۆشحاڵ بووم حەزێتی کێشا. بەڕاستی کلینیکی دانیچێکە لە مەزدەری گواستنەوەی نەخۆشیەکان لە بەرەوەی خەڵک دایرێکت ڕاستەوخۆ لەگەڵ دەمی نەخۆشەکە ئیشەکەین ئێمە لە بەرەوە زۆر گرنگە کە پێویستە گرنگجی و بایەخ بین بە پاک و خاوێنی عیادەکە. پاک و خاوێنی بەس تەنها لە ڕووی ئەوەیە کە تۆ ببینی ئەوەی کە نابینرێت کێشەکە لەوە لەلایەن نەخۆشەوە ئەوەیە کە ئەکەوێتەوە سەر پزیشک و ستافی نەخۆشخانەکە کەوا چۆن بتوانن پاک و خاوێنی و تاقیمکردنی ئەو ئامێر و ئەو شوێن و ئەو جیهازانی کە هەیە هەمووی جوان پاک بکرێتەوە. زۆر باشە کەواتە پاکژی و پاک و خاوێنی ئەو شوێنە شتێکە لەسەر پزیشکەکە خۆی وەستاوە، شتێک نییە کە چارەخواز دەچێتەوە شوێنانە هەستی پێ بکات. بەڵێ بە دڵنیایەوە چونکە هەر چارەخوازێک وەکو جەناباڵێ هەر نەخۆشێکە خۆیە کا بە ژوورە عیادەکە شتێکی وا نابینێت. ئەوەی کە ئەوەی ئەیبینێ پاک و تەمیزی شوێنەکەی ئەیبینێ ئەو شوێنە هەر لەو شوێنە کە قاچە خاتە ناو کلینیکەوە ئەرزەکە بینێ. دوایە ئەو کورسیانی کە لەسەری دانیشێت دوایە خۆی ئەچێتە سەر کورسی چارەسەرکردنەکە کە ئەیبینێ ئایا ئەو شتانی کە پێوەیەتی تاقیم پاکە ئەوەی کە ئەبینرێ بە چاو ئایا خوێنی پێوەیە ئایا پیسی پێوەیە. لە ئێستا چەند شتێک هەیە بۆ ئەوەی کە زیاتر خەڵک ئەیبینێ ئەوەیە کە بەعزە شتێک هەیە ئەگۆڕێت ئەیبینێ کە هەر شوێنێک کە پاک کرابێتەوە لەزگەیەکی شینێ لێ درێ بووە کە بزانێ ئەم شتە گۆڕاوە کە پاکە. بە هەمان شێوە ئەو شوێنی کە زۆر مەزدەری گواستنەوەی نەخۆشیە کە ئەبینێ کە تفەکاتەوە ناو ئەو شوێنیش کە ئاوەکەی تێکرێ ئەو پەرداخی کە بووی دانرێ ئەبێ هەموو دوای نەخۆشێک گۆڕ لە بەرەوە ئێمە چێکین دایمە و نەخۆشانی کە داغڵەبن لە کلینیکانمان بە تایبەتی لە سنتەرەکە ئێمە هەوڵین کە هاتە ژوورە خۆی بیبینێ کە شتەکان پاکرێتەوە خۆی باشترە بیبینێ کە ئەبینێت چۆن کلینیکە پاکرێتەوە هەم لە ئەرز هەم لەسەر هەموو ڕۆکانی کورسیەکە هەم گۆڕینی پەرداخەکە گۆڕینی ئەو پارچانی کە بەکارێنرێ بۆ ناودەمی لەگەڵ ئەو سێتانی کە بەکارێنرێ بۆ دیاریکردنی نەخۆشیەکە هەمووی بە شێوەیەکی سیل بێواتە داخرابێ تەنها بۆ خۆی بەکاربێ لەبەرەوە هەموو نەخۆشی حەق خۆیتی ئەشتوانێ برسێ ئەمە تاقیمەکرێ ئەمە گۆڕاوە بۆ ئەگەر دکتۆرەکە هەرچی شیە بێ ئەو کاتە ناتوانێت هیچ شتێک بڵێ بۆ نمونە ئەو سێتەی کە پێک هاتووە لە ئاوێنەیەک دەرزیەک لەگەڵ با بڵێن وەکو موچێشە کە بەکارێنرێ پێڵەن دایگنۆستیک سێت هەموو نەخۆشیەکێک لەوەی هەیە بۆ دیاریکردنی نەخۆشیەکە بۆ فەحەزکردنی نەخۆشیەکە دوو شێوە هەیە کە ئێستەیەکیشیان دیسپۆزەبڵ واتە بۆ یەک جار بەکارێنرێ و فڕایرێ شێوەیەکیانەیە کە هەمووی میتەڵە واتە ئاسنا بێ بخرێتە ئامێری ئۆتۆکلیڤ و دابخرێ لە کیسێکی داخراوە لە بەرچانی نەخۆشەکە بیکاتەوە بۆیە بیبینێ باشترە حتمما خۆی تاقیمەکەی کە میتەڵەکە باشترە بەڵام ئەگەر بێت و بە ئامێری تایبەت لە ئۆتۆکلیڤی تایپی بی کە ئێستا دەرچۆ لە هەموو نەخۆشەکانی پارێزێ تاقیم بکرێ و سیل بکرێ لە بەرەوەی وەکو ئێستا ئاگاداربی لە جیهانە پلاستیک دیسپۆزەبڵ تۆزە کەم بۆتەوە لە بەرەوەی پلاستیک مەزدەرێکە بۆ بەعزە نەخۆشیێکی کە وەکو سەرەتانیەوە لە بەرەوەی ئەکرێ ڕسایکلی نەکرێ و ئەسووتێ و ئەوانە بێتە هۆی پیسکردنی ژینگە کە ئێستا زۆر کەم بۆتەوە لە بەرەوە زۆربەی کلینیکان لە جیهانە میتەڵ بەکارێنن واتە معدەن و جارێکی تر تاقیمەکرێ بۆ باش تاقیمەکە و کاتە تۆ بە چاوی خۆ ئەیبینی بەڵام ئەوەی کە دیسپۆزەبڵ لە پلاستیکە نازانی ئەو کۆمپانیای کە هاتووە ئایا باشە خراپە چونکە ئێستا کۆمپانیای ساختە بەڕاستی لە هەموو جیهانە زۆر باش دکتۆر با بێنە سەر پاک و خاوێنی و جوانکاری دەمودان بەڵێ گەنج چی بکە بۆی ئەو دەمودانی بە جوانی بێڵێتەوە یاخود پرۆسەیەکە هەر لە مناڵی و لە ساوایەوە دەست پێکرد خۆی بە خۆشحاڵی و خەڵک ئێستا زۆر باخ بە دەمودانیە وەکو پێشتر نییە من نزیکەی جوانکاریەکە من نزیکەی 20 ساڵە بێت تەخەڕوزم کردووە لە بیدایەتە ساڵی 2002 سێ و چوار ئەوانە بەم شێوە خەڵک احتیمامی دەمودانی نایە یەکەم لە مەکتەبەکانە فێری دەمودانشتن و ئەوانە نەئەکراین لە مناڵیەوە خەڵک احتیمامی دەمودانی نایە لەبەرەوە زۆربەی ئەو خەڵکی لەو جیلانی پێشووە دانەکانی هەمووی تەواو نییە یعنی سەبەبێکە بۆی کە لە مناڵیەوە ئێمە احتیماممان بە دەمودانمان نیاوە
بەڵام ئێستا خەڵک زیاتر احتیمام بە جوانیات حەزەکە دانەکانی جوان بێ حەزەکە پاک بێ یعنی خەڵک زۆر بە دوای ئەوە گەڕێت بە تایبەتی جوانکاری ئێستا خەڵک زۆر سەری تێکردەوە کەواتە مەبەستە دەوەیە بە جوانی هێشتنەوە و بە پاکی هێشتنەوەی دەموددان لە ساواییەوە دەست پێەکە دوانێ بەڵێ بە دڵنیایەوە دایک و باوک چی بکە بۆی ئەو حەزە لای مناڵ دروست ئێمە دایک و باوکەکان پێیانڵێن هەر کاتێکە دانەکانی لە تەمەنی مناڵی 4 مانگ بۆ 6 مانگت دەستی بە دەرچوون کرد بە هەر شێوە بێ لە شێوەکان ئایا بە فڵچە بێ ئایا بە بەکارهێنانی گۆزێک ئایا بەکارهێنانی بازشتێکی مناڵی هەیە تەنها بە دەستیش بە بۆی بسڕێ بۆی ئەو شیر و شتێکی خوارد ئەو مادانی کە لەسەری ئەمێنێتەوە نەبێتەوەی زەرەر لە دانەکانی بات بەوە مناڵەکە گەر خۆشی ڕۆژانە بیبینێ باوک و دایکەکە لەگەڵ تێپەڕبوونی تەمەنا ئەویش خۆی حەز بەوە کات دانەکانی پاک بێت چونکە دانە پاک بوو خۆشی نەفسیەن مرتاحە بێ لەگەڵ دانەکانی بەڵام ئەگەر بێت و لەگەڵ یا بەردەوام نەبی کە بووە ئەوی کە بچڕ بوو مناڵەکە خۆشی تااقەتی نابێت دیسان جارێک کە دەستکا بەتەوە بەدانشتن لەبەرەوە گرنگیدان لە مناڵی و شتنی لەو ڕۆژەوە کە هەردوو دانی خوارەوەی دەرەچێت لە 4 مانگ بۆ 6 مانگ ئەبێ پاکوخایان ڕابگیرێ هەتاکە ئەو کاتەی تر ئەو کەسە ئەکەوێتەوە سەرخۆی زۆر باشە چی هۆکارە بۆی دیدان ئەو جوانی خۆی لە دەست بە ئەو ڕەونەقەی نەمێنێت طبعاً بۆ ئەوی کە نەمێنێت خزمەت نەکردنە تۆ بە هەر شێوە لە شێوەکان ئەگەر بێت و خزمەتی نەکەی واتە نێشۆی ئەبێتە هۆی کۆبوونەوەی بەکتریا ئەبێتەوەی کۆبوونەوەی هەر خواردنێک بۆ نمونەگەر شیرینی بێ هەموو خواردنەکان ئەگەر بێت و تۆ نێشۆی هەمووی زەرمەندە بۆ دانەکان جگەلشتن یعنی شتن باشترین چارەسەرە لەگەڵ شتنیشە بەکارهێنانی پەت بەکارهێنانی فڵچەی بینی دانەکان کە هەر یەکیان ئیشێکێکا بۆ پارێزگاری لە دانەکان کەواتە پرۆسەیەکی وردە دانیشتن ئەوە نیە هەموو باخولێکی کۆتایی پێوێت خۆی هەموو کەس دەبێت دوو جار دەموددانی بشوە دوو جارەکە هەموو جارێکیش 2 دقە بەردەوام بێ لەگەڵیشیا بە بەکارهێنانی پەت چونکە پەت ئەو شوێنانی کە دانەکان بەریەک کەوتوواتە کۆنتاکت سفر بێ لەو شوێنەیە فڵچە ناتێتەوە پاچی کاتەوە بەکتریاش ئەوەنە وردە کە بە چاو نابینرێ ئەچێتە ئەو شوێنانی کە زەرەر بە دانەکەبینی لەبەرەوە تۆ بە تەنها بە بەکارهێنانی فڵچە دەست تەنها ڕووکارەکانی دەرەوە پاکەیتەوە ئەو شوێنانی کە فڵچەتی ناچەوەتە بینی دانەکان تەنها ئەتوانی بپەت ئەو پیسیانی کە هەیە شەر نییە مەسەلەن زۆر کەسێ ئەڵێ من گۆشت ناچێتە بینی دانوەیە لە بینی دانما هیچ کۆ نابێتەوە تا پەت بەکاربێنم شەر نییە هیچ کۆ بێتەوە ئیزعاج بکاتەوە پەتەکە بەکاربی نەخێر تۆ بە بەکارهێنانی پەتەکە ئەو شوێنی کە دیار نییە بە چاو ئەتوانی پاشی کەیتەوە بۆیە لە بینی دانەکانەوە زۆر جار زۆربەی کەسەوەی کە مشکلی دانەکانی بێت ئەڵێ دانەکانم عینی بەڵام کە هیچ مشکلم نییە بەڵام کە سێری دانەکانێکی لە بینی دانەکانەوە کلۆر بوو لەو شوێنەیە کە پەت بەکار نەهاتووە کاتشتێکی حتمیە بەکارێنانی بەڵێ بەکارانی پەت ڕۆژانە ئەبێ لەگەڵ پچا بکاتێت هەندێک کەس دەڵێ ئێمە هەر بە عیلەیی دیدانمان باش نییە شتی وا هەیە یاخود مۆزوع هەر گرنگی پێنەدانەکەی بەڵێ خۆی گرنگی دانەکە شتێکی ڕئیسیە بێ هەموو کەس گرنگی پێدا بەڵام هەندێک کەس هەیە ئەوانەی کە بنیەتی دانیان تەواوی بەڵاتە تەرشیب و پێکهاتەی دانەکەی تەواو نییە ئەو کاتە دانەکانی خراپترە بێ لەبەرێ ئەو کەسە ئەبێ لە کەسێکی نۆرماڵ زیاتر خزمەت بە دانەکانی بکات بۆیە ئەو کێشەی توش نەبێت باشە کەواتە کەسێک کە هەست بکە یعنی نوعیەتی دانەکانی زۆر باش نین و زۆر ئەوە چی بکە بەوەی کە وەکو ددانێکی ئاسایی ئەو کەسانی کە زیاتر خۆی نۆرمەڵی هەموو کەسێکە بێ 6 مانگ جارە دکتۆری دان ببینێ ئەگەر کێشەی هەبیانەی بێت ئەبێت دانەکانی پیشانی پزیشکی دان با بۆیە بزانێ ئەو کێشەکانی زانێت لەو کاتە 6 مانگ ئەوانەی کە دانەکانیان خۆیان خراپە پزیشکەکە ئەزانێت کە ئەم دانەکانی پێویستی بە متابعەکردنی زیاترە بەوەی کە فۆلۆ ئەپ بکات لەوەی کە 6 مانگی بۆ بکات بە 3 مانگ 3 مانگ جارە بێت چونکە نقطەیەک بۆ ئەو ئەگەر کلۆری دروست ببێت ئەگەر بۆ یەکێکی ئەتیادی لە دوای مانگێک یا 3 مانگ یا 6 مانگ بێتە کلۆری تەواو بۆ ئەو لە خلالی هەفتەیەک بۆ مانگێک ئەبێت لەبەرەوە ئەبێ لە 3 مانگ جارێک ئەو کەسانێک کە بنیەتی دانەکانیان زایفە ئەبێ 3 مانگ جارە سەردانی پزیشکی دام بکەن دەست خۆش بێ یەکمان بینەرە خۆشەویستەکانمانە ساتوان لە ڕێی تۆڕ کۆمەڵاتی فەیسبوکەوە ڕاستەخۆ لە پێیجی فەرمی کورسات هەم بینەری ئەم بەرنامە بن هەمە و پرسیارانش کە هەیە ناڕاستەی بەڕێز دکتۆر ڕێبینی بکەن دکتۆر ڕێبین جوانکاری دان وەکو هەموو جوانکاریەکانی تر بەلمون وەکو جوانکاری لوتو ئەوانە
شتێکی حتمیە کە بکرێ یاخود هەندێک کەسی تایبەت پێویستیانە. طبعا هەموو جوانکاریەکان لە هەموو دنیا ئێستا ئەکەوێتەوە سەر ئەو کەسە. ئەو کەسە خۆی حەزی بە جوانکاریە. من ناتوانم بە تۆ بڵێم دکتۆر ئاوات وەرە بە دانەکان بۆ جوانکەم. بەڵام دکتۆر ئاوات حەزی لەوەی مەسەلەن دانەکانی سپی بێ، حەزی لەوەی دانەکانی ڕێک بێ، وەکو هەموو جوانکاریش کە ئینسانە چێتە لای پزیشکی جوانکاری خۆی داواکارە لەوەی کە حەزەکە مەسەلەن دەموچای بە شێوەیە بێ، حەزەکە ڕەنگی قژی شێوەیە بێ، حەزەکە شکڵ لەبەرەوە جوانکاری ئەکەوێتەوە سەر ئەو کەسێک کە داوایەکە. لەبەر زۆربەی کەسەکان هیوایە لای ئێمەیەت کە حەزەکات دانەکانی جوان بێ، یەکەم شت کە داوایەکە ئەڵێ مەسەلەن دانمەوێ سپی بێ، هیوایە حەزەکات دانی زۆر سپی بێ، هیوایە حەزەکات دانەکانی ڕێک بێ بەڵام ڕەنگەکەی سپی نەبێ. لەبەرەوە ئەبێ ئێمە دامی گوێ لە کەیسەکە گرین کە یەتە بەردەستمان. باش. مەبەستەکەی من زیاتر ئەوەیە هەموو بابەتێکی جوانکاری لە هەمان کاتا زانستی شەیەخود مەرز نییە زۆر دڵنیایی و ئێمە لەسەر هەموو بنەمایەکی زانستی شەکەین. چونکە ئێمە هەر کەسێکەیەتە بەردەستمان داوای جوانکاریەکە یەکەم جار کۆنتترۆلێکی تاوای دانەکانی بۆکەین ئەگەر هەر کێشەیەکی هەبێ لە دانەکانی ئەبێ پێشتر چارەسەر بکرێن. دوای چارەسەرکردنی کێشەکانی دەسەکەین بە پرۆسی جوانکاری. پرۆسی جوانکاریش لەسەر بنەمایەکی زانستیە. واتە هەرێک لە سیستمەکانی کە ئێستا لە دنیا ناوەکەی بە هۆلیوود سمایل دەچۆ لە بەرەوەی لە زەردەخەنەی پێکەنینی ئەکتەرەکانی ئەمریکاوە هاتووە، هەمویان بینی دانیان سپی و ڕێکوانە هەمووی لەسەر بنەمایەکی زانستیە کرێ، هەمووی بە مەوادی زانستیە کرێ، هەمووی بەشتی باش و بە کواڵیتی بەرزەکرێت. بەڵام لە هەمان کاتا ئەوترێ و هۆڵی سمایڵە بچووکردنەوەی ددانەکەی و ئەو دانە ئەسلی خۆت نامێنێت و شتێکی تری پێوە ئەکرێت و قابلی شکانە و ئیترە و دانەی خۆت بە هەمیشەی لە دەزەیت. طبعاً با هەر بە کورتی لەسەر ئەو مۆزۆ چکە زۆر کەس لە نەخۆشەکان پرسیارەکەن ئەڵێ دکتۆر نامەوێت دانەکەم بچووکەمەوە. بەنسبەت زەردەخەنەی هۆلیوودیەوە واتە هۆلی سمایل بریتی نییە لەوەی تۆ دانەکان بچووکەیتەوە. هۆلیوود سمایل پێک هاتووە لە سێ سیستم. هەر سیستمێک سیستمی لومینێر هەیە، سیستمی ڤینیر هەیە لەگەڵ سیستمی کراون هەیە. کراون واتە کیف ئەوەیە کە دانەکان بچووکەکرێتەوە، بەڵام ئەمە بۆ هەموو کەس نابێت. هەر یەکە و سلێکشنێ واتە دیاریکردنی سیستمێک بۆ نەخۆشەکان جیاوازە. ئەگەر یەکێک بێت و دانەکانی زۆر خراپ بێ، دانەکانی کلۆری زۆر بێ، هەندێکە زێر دانەکانی زۆربەی عەسەبەکانی لابراوە ناشرین بۆ ڕەنگەکانی، لەو کاتە ناچارە بیکە دانەکانی بۆ بچووکیتەوە بۆی کە هەم وەکو جوانکاری بەکاری بێنێ، هەم وەکو سەحەتیش بۆ دانەکانی ئەپارێزە لە بەروی خۆی دانەکانی خراپە. ئەمە زانستیانە ئەم بچووکردنەوەی؟ بەڵێ. و کاریگەری نەرێنی نابێت لەسەر داهاتووی چونکە ئێمە هەر کاتێک کە لە کاتێکی نۆرمەڵ ئەگەر کەسێکی ئاسایی دانەکانی عەسەبەکەی واتە دەماربڕینی بۆ کرابێ، ئەبێتە هۆی گۆڕینی ڕەنگی دانەکە، لە هەمان کاتیشا ئەبێتە هۆی گۆڕینی قووەتی دانەکە، واتە سترەکچەری دانەکە زەعیفە بێ، ئەبێ هەموو دانێک کە ڕوت کەناڵ واتە پرۆسی دەماربڕینی بۆ کرات ئەبێ کیفی بۆ بکەیت. چون هەموو کەسێک ئەبێ پیاڵێن دوای 6 مانگ ماکزیمەم ساڵێک ئەبێ بۆ بکەیت، چونکە ئەو دانە خۆی لە خۆیان زەعیفە بێ وردە لەوانەیە بشکێ. لەبەرەوە دانانی کیف بۆ کەیسانێک کە دانەکانیان کلۆری زۆرە یاخود دانەکانیان زۆر ناڕێک و بۆتەوەی کە عەسەبەکانی متاوانێت ناچارە بین کیفی بۆ بکەین. ئەمە هەر بەشێکە لە جوانکاری. بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە ئێستا بەکارێنین کە سیستمی ڤینیری و لومینێرە، لومینێر بۆ ئەو کەسانەی خۆیان دانیان ڕێکە بەس حەزەکەن زۆر سپی بن. کە دانی ڕێک بوو پێویست ناکات دانەکانی دەستکاری بکەین، ئەویش لە حاڵەتێکە ئەگەر بێت و دانەکانی خۆی زۆر بەرز نەبێت. چونکە لومینێر پێک هاتۆ لە 0.3 ملیم، 0.3 ملیم ئەتوانم نزیکە لە عەدەسەیەکی چاوە، یعنی کە بە چاو سێری بکەین شەفافێتێکی تایە کە ئەتوانی ئەم دیۆدی بە ئەتیادی ببینی. دانانی 0.3 ملیم لەسەر دانەکان کەمێک بەرزی ئەبەخشێ بە دانەکان، بەرەو بۆ هەموو حاڵەتەکان نابێت، بەڵام لەو کاتەیە ئین هیچ دەستکاری دانەکان ناکەین، هیچ لێبڕینی تیانە، تەنها یەک لەسەر دانەکان دانرێ و پۆلیشەکرێ. ئەمە حاڵەتەکانی کە بووی ئەکەین زۆر کەمە، لەبەرەوەی بەڕاستی خەڵکی لایەمە ناتوانم بڵێم لە سایە لە سایەنەوە دانەکانیان هەمووی باشە، خەڵکی لایەمە دانی زۆر باش نییە. ئەو سیستمی کە زۆر بەکارێت لای ئێمە سیستمی ڤینیرە. ڤینیر 0.3 ملیم لە دانەکە ئەبڕین، کە لە دانەکەمان بڕی 0.3 ملیم لە قووەتی دانەکە کەم ناکەینەوە. 0.3 ملیم ئەگەر بە چاو ببینی تەنها ڕوشانینێکی کەم لە دانەکان
لەو کاتەیە قووەتی ئەوەی کە دروستەکرێ 0.3 ملیم یا 0.4 ملیم ماگزیمم کە لەسەر دانەکان دانرێ هەم قووەتیشی زیاترە هەم شکل و شێوەکەشی زیاتر ئەتوانین بە ئیسراحەتی خۆمان یاری پێ بکەین بۆی کە ئەو کەیسە حەزی لە چ شێوەیە کە حەزی لەوەیە بەرز بێ حەزی لەوە بێ درێژ بێ حەزی لەوە بێ ڕانگەکەی بگۆڕێ یان هەموو شێوەکانی کە ئەیبینێ بە چاوخۆی لە مێشکیاتی هاتۆ ئەتوانین بۆی دابین بکەین. دەست خۆش دکتۆرە بین بە مێدیەوەین کە بینەران و هەمووانەی کاگیان بێمێ دەمودانەکانیان پارێزن بۆی کە پێویستیان بە هیچ جۆرە جوانکاریەکیش نەبێت.